ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. دیدار و کۆبوونەوەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا کە سەرۆکی حکوومەت بە بانگەشتی فەرمی لە واشنگتنە مەبەستمانە لە دید و بۆچوونی ئەمریکاوە شرۆڤەی پرسەکە بکەین بۆی بزانین گرنگی سەردانەکە چییە و تا چەندە هەرێمی کوردستان بۆ ئەمریکا گرنگەوەکو دۆست و هاوبەشێکی ڕاستەقینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئایا ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت گۆڕانکاری لە پاڵپشتەکانی ئەمریکا بکات لە داهاتوودا؟ وەڵامی ئەم پرسیارانە وەردەگرینەوە لە میوانەکانم کە بە سوپاسەوە هەرێک لا بەڕێزان جینا وینستنلی باڵێوز و سەرۆکی ئەنجومەنی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ویلایەتی ئۆهایۆ لەگەڵمان دەبێت بە سوپاسەوە هەروەها بەڕێز ئێلی گۆڵد سەرۆکی پەیمانگای گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی بەڕێزیشیان لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان دەبن. سوپاسی میوانەکانم دەکەم لە بەڕێز جیناوە دەست پێ دەکەم. سوپاس بەڕێز جینام کاتت باش با لە پرسیارێکی سادەوە دەست پێ بکەم. بۆچی هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا وەک خۆیان دەڵێن کە هەرێمی کوردستان دۆستێکی هەمیشەیی و ڕاستەقینەیە لە ناوچەکەدا؟ ئایا ئەم قسەیە ڕاستە؟ دۆستێکی هاوبەش و ڕاستەقینەی بەردەوام و هەمیشەییە؟ من پێم وایە ئەمە زۆر گرنگە بۆ ئەمریکا و بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە گرنگە کە ئەم پەیوەندیە تەندروستەیان بمێنێتەوە. ئێمە گوێمان لێ بوو کە وەزیری دەرەوە بلینکن بە ئاشکرا وتی کە کوردستان بەشێکە لەو استراتیژیە 360 پلەیە کە ئێمە هەمانە بەرامبەر بە عێراق و باسی لە ئەو بەرژەوەندیە هاوبەش و پەیوەندیە هاوبەشەی کرد کە هەمانە بەرامبەر بە هەرێمی کوردستان. بۆیە ئەمە بەڵگەیەکی مەلموسە بێ حاشا هەڵنەگرە لەوەی کە کورد مێژوویەکی دوور و درێژ ژیان هەیە لەوەی کە لە ناو عێراقدا سەربەخۆ بوون و ئەمریکاش بە هەمان شێوە پشتیوانی هەرێمی کوردستانی کردووە لە ئاستە جیاوازەکان لە قۆناغە جیاوازەکان و بەدڵنیاییەوە بەرژەوەندیکی بەهێزی ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکادا هەیە کە کۆمپانیای ئەمریکی هەن لە هەرێمی کوردستان کار دەکەن. بۆیە من پێم وایە ئەم هاوبەشیە زۆر گرنگە. کەواتە باسی هاوکاری و پشتیوانیەکانت کرد هی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان کە بەردەوامە لە پشتیوانەکانی. کەواتە دەمانوێت بپرسین ئایا گۆڕانکاری لە جۆری پشتیوانی و هاوکاریەکانی ئەمریکا ڕوودەدات بۆ هەرێمی کوردستان لە دوای سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن؟ سەرۆک وەزیران بارزانی کۆبوونەوەی زۆر گرنگی هەبووە لە وەزارەتی دەرەوە و نەکتەنها لەگەڵ وەزیری دەرەوە و لەگەڵ یاریدەدەرەکانی لەگەڵ جێگرەکانی کۆبووەتەوە کە ئەمە زۆر با بڵێن پەیوەندی کردداری و چالاکی کردداری بەڕێوە دەبن لە بابەتی پەنابەران و بابەتی دارایی و زۆر بابەتی دیکە کۆبووەتەوە قسەیان کردووە. بۆیە عەزرازەیە لەگەڵ ئەو کۆبوونەوەیەکی باشی هەبووە بەدڵنیاییەوە ئەمە ڕێگەیەکە بۆی کە قۆناغ و با بڵێن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا بچنە قۆناغێکی دیکە. باش بەڕێز جینە جارێ پێم بڵێ چ قۆناغێک دەچێتە کام قۆناغەوە؟ دوایش مەبەستمە پرسیارێکی دیکە بەو پێی کە سەرۆکی ئەنجومەنی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەر لەگەڵ تۆیە بەرداوامە بۆ پرسیارەشەکەم. بەڵام جارێ پێمان بڵێ پەیوەندەکان دەچنە کام قۆناغەوە هەرێمی کوردستان و واشنگتن؟ ئالنگاریەکان زۆرن. ئێمە باسمان کرد باسی هەماهەنگی ئابووریمان کرد کە هەیە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کە ئێستا هەن لە هەرێمی کوردستان کار دەکەن لە هەرێمی کوردستان و حکوومەت پشتیوانیان دەکا و ئەمریکا پشتیوانیان دەکا لەوێ بە تایبەتی کۆمپانیەکانی بواری نەوت زۆر گرنگە و ئێمە پابندین بە
هاوکاریکردنی عێراق بۆی کە لەم قەیرانە دەربچێ ئەوەی کە پێیدا تێدەپەڕێ ئێستا بۆی کە چارەسەرێکیان بدۆزێتەوە هەناردەی نەوت یاریمی کوردستان دەست پێ بکاتەوە کە ماوەیەکە ڕاوەستاوە و سەرۆک وەزیران بارزانی کۆبوونەوەیەکی باشی هەبوو نەک لەگەڵ بەشی جێبەجێکار لە وەزارەتی دەرەوە بەڵکو لەگەڵ چەندین ئەندامی کۆنگرێسی ئەمریکا کۆبوونەوەی باشی هەبوو من دڵنیام بینەرەکانی ئێوە بینیویانەوە دەزانن و سەرۆک وەزیران بوجەی لە کاری لە پێشینەوەدانا و بۆی چارەسەر بکرێ و بۆی کە بزانن کاری لە پێشینی ئەمریکا چییە بێ و دەبێت چی بکە ئەمریکا دەبێت چی بکە و سەرۆک وەزیران ئەم کۆبوونەوانەی هەبووە و گرنگ ئەم پەیامانەی گەیاندووە ئەیداری ئەمریکا باش تێگەیشتووە گرنگە لەو تێڕوانیشەوە سەیری بکەین کە ئێمە هەمومان ئەزانین زۆر ئاڵنگاری و کێشە هەن لە ناوچەکەدا بەرۆکی ناوچەکەیان گرتووە گرژی هەیە ئاڵۆزی هەیە لەوێ و ئەمریکا تا ڕادەیەک فۆکسی لەسەر ئەو ناوچەیە نەبڵێ بەردەوامە بم لەگەڵت گفتوگۆی زیاترم دەبێت بەڵام دەچمە لای بەڕێز ئێلی گۆڵد کە بە سوپاسەوەیش لەگەڵمانە بەشدارە لەم گفتوگۆیە بەڕێز گۆڵد دەمانێت بزانین هەرێمی کوردستان لەکوێی استراتیژێتی ئەمریکادایە کوردستان دەبێ بەدڵنیاییەوە دەبێ ڕۆڵێکی زۆر گرنگ بگێڕێ و دەگێڕێ لە استراتیژێتی ئەمریکادا لە ڕووی بەرەوپێچوونی بوریەوە کە خاتوباڵوس باسی کرد و هەروەها لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە ڕۆڵێکی گرنگ دەگێڕێ و کوردستان دەتوانێت لەم ڕۆڵە گرنگەی خۆی بەردەوام بێ و بیگێڕێ کاتێک کە دێتە سەر بابەتی ئێران و بابەتی کێشەکانی پەیوەست بە ئاسایشەوە لە ناوچەکە کە بەرۆکی و ناوچەیان گرتووە ئەمریکا دەبێ و پێویستە چاوی لەسەر ئەو ناوچەیە بێ من دڵنیام دوای ئەم سەرۆکوەزیران دوای سەردانەکەی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا دەبێ جارێکی دیکە پێداچوونەوە بکرێ بۆ پێگەی کوردستان بە ئاڕاستەی سەقامگیری لە ناوچەکە و من پێم وایە دەبێ هاوکاریەکان زیاتر بکرێ ئەمە هیچ پرسیارێک هەڵ ناگرێت کە ئێوە زۆر دۆستان هەیە لە کۆنگرێس و لەم ئیدارەیە و ئیدارەکانی پێشوو کە زۆر باشتەیەگەن لەوەی کە هەرێمی کوردستان چەندە گرنگە لە ناوچەکە بەگشتی بەڵێ باست لە پاڵپشتیەکانی ئەمریکا کرد بۆ هەرێمی کوردستان باش بەڵام ئەمەوێ بپرسم کە وە کاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی حکوومەت لەگەڵ چەندان سیناتۆر لە واشنگتن کۆبووتەوە و هەریەکەیان لە ئاست و پێگەی جیاوازدا و پاڵپشتی خۆیان بۆ هەرێمی کوردستان دەربڕێ و کەواتە پرسیارەکە ئەوەیە ئەوان دەتوانن چی بکەن چۆن فشارەکان لەسەر هەرێمی کوردستان کەم بکەنەوە مەبەستم فشارەکان چییە ئەو فشارانەی کە ئێستا لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەوان دەتوانن چۆن هاوکار بن ئەمە هیچ پرسیارێک هەڵناگرێ کە دڵنیای لەوەی کە ئەم گوشارانەی کە دەبینن لە ڕۆژانی داهاتوودا کە چ گوشارێک دەست پێ دەکات لە ئیدارەی بایدنەوە وەک خاتوباڵیۆزیش ئاماژەی پێدا ئەم گوشارانە دژی کێ دەست پێ دەکات بەڕێز گۆڵد ببوورە باز لەوە دەکەی کە لە چەند ڕۆژی داهاتوودا گوشارەکان لە ئیدارەی بایدنەوە دەست پێکە منیش دەپرسم ئەم گوشارانە دژی کێ دەست پێ دەکات لە ئیدارەی بایدنەوە بۆیە من پێم وان نییە بتوانێت بەو شێوەیە کە گوشارێکی زۆر بەهێز بکە و لە ناوچەکە بەڵام ئەکرێ خەڵکانێک هەبن لە ناو ئیدارەکەدا کە پێیان وایە باوەڕیان وایە کە کوردستان دەبێ بتوانێت ڕۆڵێکی بەهێز بگێڕێت لە ئاسایشی ناوچەکە بۆیە پرسیارەکە با بڵێن لە کۆنگرێسە کە کۆنگرێس کە هەست دەکا کوردستان چەندە گرنگە وەدانی بۆ داناوە کە چەندە گرنگە ئەمان دەتوانن پێداگر بن لەوەی کە ڕۆڵێکی گەورەتر و زیاتر بدەنە کورد بۆی کە هەرێمی کوردستان لەو ناوچەی ڕۆڵی باشتر بگێڕێ و ئەکرێ
ئەمە بەڕێستان باش تێدەگەن لەوەی کە سیاسەتی دەرەوە هەموو کات سەرۆک جێبەجێی دەکا واتە سەرۆک و ئیدارەی بایدن پیادەی دەکا. دەگەڕێمە وڵات بەڕێز گۆڵ خات و ژینە ئێوە دەزانن لە هەرێمی کوردستان پێکەوە ژیانێکی تەندروست هەیە و ئێستا خەریکە ئەو پێکەوە ژیانە دەشێوێنرێت و بە ئامانج دەگیرێت کەواتە پرسیارەکە ئەوەیە هەڵوێستی ئەمریکا یاخود ئەمریکا دەتوانێت چی بکات بۆ پاراستنی ئەو پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان؟ من پێم وایە من بەبیرم دێتەوە کاتێک کە دیبلۆماتکار بووم سەردانی عێراق و هەرێمی کوردستانیشم کردووە هەبوو ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستانە ناوازەیە بەڵام بڕیارەکەی دادگای باڵای فێدراڵی عێراق بڕیارێکە کە ناوخۆیە بڕیارێکی ناوخۆیە هەر شتێکی وت بێ و هەر ئەمریکا هەر چۆنکە پێم وایە ئەمە ناتوانێت دەستێوەدان بکە ئەمە بڕیارێکی ناوخۆیە پێوەستە بە ناوخۆی عێراقەوە دەبێ ئەم بڕیارە بە شێوەیەک مامەڵی لەگەڵدا بکرێ وەکو بابەتێکی ناوخۆیی هەوڵەت پێوەست بە هاوڵاتیانی عێراقەوە بە دڵنیاییەوە ئێمە هەیە بەڵام من دەمەوێت ئەوە بپرسم ئێوە دەزانن کە عێراق لەسەر بنەمای سازان بەڕێوە دەبرێت وە یەکێک لە پەیامەکانی ئەمریکا جەختی لەسەر دەکاتەوە باس لە عێراقێکی یەکگرتوو دەکات وە پێکەوە کارکردن لە عێراقدا ئەم بڕیارەی حکوومەتی فدراڵی یاخود دادگای فدراڵی ئەمە دژی ئەم پێکەوە کارکردن و سازانە نیە لە عێراقدا؟ بەڵێ بەڕوونی ڕاستە و بە دڵنیاییەوە خەڵک نیگەران بووە و ئەمە پرسیارێکە کە زۆر تەواوە و ئەمە پرسیارە خاتە سەر دامەزراوەکانی عێراق ئەو دامەزراوەی عێراق بەڵام وەک وتم ئەمە لە هەموو حکوومەتێکدا ڕووەداوەتە دەبێ لە ناوخۆ ئەوانەی کە لە حکوومەتدان ئەوانەی کە هاوڵاتی ئەو وڵاتن دەبێ مامەڵی لەگەڵ بکەن ئەمریکا هاوکار دەبێت بە دڵنیاییەوە و پابندە بە دەستورەوە پابندە بە جێبەجێکردنی دەستورەوە و پێی خۆشە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ دامەزراوەکان بەڵام کێشەکە لەکوێدایە خاتوجینە بۆ خۆتان دەزانن کە ئێستا کێشەکە لەوەیە دەستوری عێراق وەک خۆی جێبەجێ ناکرێت کە ئەمریکا هەمیشا خۆی بە پارێزەری دەستور زانیوە لە عێراقدا. بەڵێ پارێزەری دەستور دەبێ عێراقیەکان بۆ خۆیان داناوە دەبێ خۆیان بیپارێزن خۆیان پابند بن لێرە کێشەی دەستوریشمان هەیە بەڵام خەڵکی ئەمریکا و پارتەکانی ئەمریکا پێداگرن لەوەی کە دەستور پێشێل نەکرێت بۆیە من پێم وان نییە کە ئێمە بتوانین گارنتی تەواوی جێبەجێکردنی دەستوری عێراق بکەین دەبێ خۆتان لە ناوخۆ دڵنیا بن کە دەستورەکەتان پێشێل ناکرێت. باش من ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا گفتوگویەکی زۆر باشمان لەگەڵ بەشێک لە باڵێز و کەسانی شارەزا و پسپۆر لە ئەمریکاوە کردووە هەندێکیان باز لەوە دەکەن کە ئیدارەکەی بایدن وەک پێویست پاڵپشتی و هاوکاری هەرێمی کوردستانی نەکردووە پێم خۆشە بزانم سەرنجی تۆ چییە لەسەر ئەوە؟ من دەبێ باشتر تێبگەم مەبەست لە هاوکاری چییە و بۆچی حکوومەتی ئەمریکا پشتیوانی کوردستان هەرێمی کوردستانی نەکردو وەک پێویست دەستور ئەو دەستورەی کە لەسەری ڕێککەوتن و ساڵی 2005 دەنگی لە سەدرا و پەسەند کرا و دەبێ حکوومەتێکی فێدراڵی هەبێ و ئێمە بە تەواوی پاڵپشتیمان کردووە و وەزیری دەرەوە زۆر بەڕوونی وتی و لە پرسکۆنفرانسەکەی لەگەڵ سەرۆک وەزیران قسەی بۆ میدیا کرد بەڕوونی وتی من دەزانم کە ئەو مەبەستی چی بووە مەبەستی لە پاراستی فێدراڵی بووە. باش تۆ باسی فێدراڵی دەکەیت کەواتە ئێستا عێراق دەتوانن بوترێت دەوڵەتێکی فێدراڵیە؟
ئەمە من بۆم نییە وەڵامی دەمەوە بەڕاستی ئەمە شتێکە وەکوتم بابەتێکی بڕیارێکی ناوخۆیە بابەتێکی ناوخۆیە خۆتان سەرەداری لەگەڵ بکەن جارێکی دیکە دەڵێمەوە من ئەگەڕێمەوە سەر ئەو ئەزمونەی کە هەمووە ئەو کێشانەی کە هەمان بووە و لە تەفسیر و پێناسەی یاساکان بە دڵنیاییەوە لە هیچ شوێنێکی دنیا 100% حکوومەتێکی 100% نییە ئەوەی کە لەسەر ئەم وەرەقەیە دەنووسرێتەوە دەبێ هەموو نەتەوەکان لەسەری ڕێبکەون و جێبەجێ بکەن سادەترین وەڵام ئەوەیە بۆ من وەکو کەسێکی بیانی ناتوانم ڕای لەسەر بدەم زۆر باشە کەواتە ئێوەش سەرنجتان هەیە لەسەر فیدراڵیەت دەگەڕێمەوەلات خات و جینا بەڕێز ئێلی گۆڵد ئەمەوێ بزانم ئەمریکا و هەرێمی کوردستان بەرژەوەندی هاوبەشیان هەیە ئەگەر وەڵامە کە بەڵێ بێ کەواتە چۆن کار بۆ پاراستن و زیادکردنی ئەم بەرژەوەندی هاوبەشە بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا و هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەرژەوەندی هاوبەشیان هەیە لەو هەرێمە لە هەرێمی کوردستان لە ناوچەکە بەگشتی هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە بەهای هاوبەشی بەرژەوەندی هاوبەشی زیاتری هەیە لەگەڵ ئەمریکا لە هەموو شوێنێکی دیکە لە ناوچەکە لەبارەی کۆتا پرسیارتەوە لەبارەی بڕیارەکەی دادگای باڵای فدراڵی عێراق ئەمە هیچ پرسیارێک هەڵ ناگرێت کە خات و باڵیۆز ڕاست دەکا ئەمە دەوەستێتە سەر خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بۆی کە شەڕ بۆ مافەکانی خۆیان بکەن ئەمە هیچ پرسیارێک هەڵ ناگرێت کە بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتیەکی بیانی یاخود با بڵێن ئەمریکا یاخود هەر وڵاتێکی بیانی دیکە لە دەرەوە بێت عێراق ناچار بکە کە چی بکە و چی نەکە ئێدەبینن کە ڕاستە ئەمریکا هەژمونی هەیە لەسەر ئەمریکا بەڵام ناتوانێت دادگاکەی ناچێت بکە بڵێ چی بکە و چی مەکە چونکە دەستورێکتان هەیە لەوێ بۆیە ئەکرێ ئەو بڕیارێکە لە پەرلەمان لە دادگاوە دەدرێ بە دڵنیاییەوە دەبێ با بڵێن ئێرانیش هەندێک جار کە دەستێوەردان لە دادگاکانی عێراق بەڵام ئەکرێ ئەمریکاش دەکرێ هاوکار بێ هاوکاری خەڵکەکە بێ ئەنجا خەڵکی کوردستان بێ یاخود خەڵکی عێراق بێ بەگشتی بۆی کە دەستێوەردان لە دادگاکانی داناکرێ بەڕێز گۆڵد مەبەستت ئەوەیە کە ئێران دەزوەردان بکات لە کاروباری دادگاکان ئەمریکاش دەزوەردان بکات دەبێت ئەمریکاش بەشدار بێت من پێم وا بێ ئەمریکا دەبێ ڕۆڵێکی پاڵپشتیکار بگێڕێ ڕۆڵێکی ئەرێنی بگێڕێ بەڵام نابێ ئێرانیش دەستێوەردان بکە نابێ ڕێگە بدا ئێرانیش دەستێوەردان بکەوە هەژمونی خۆی بەکار بهێنێ بۆ گوشارخستنە سەر دادگا و بڕیاری پێدەرکە بۆیە ئەگەر لە ئەمریکا ئەگەر سەیری هەژمونی ئێران بکەین لە ناوچەکە ئەنجا لە ئیسرائیل بێ لە هەر ناوچەیەکی دیکە بێ لە ڕۆژهاتی ناوڕاست ڕوونە کە ئەمە وەکو سوپەر پاوەرێک وەکو زلهێزێک مامەڵە دەکا لە ناوچەکەدا بۆی کە ڕۆڵی کاریگەری خۆی بسەپێنێ لە ناوچەکەدا ئەنجا لەسەر ئیسرائیل بێ لە کوردستان بێ لە ئەفغانستان بێ لە هەر شوێنێکی دیکە بێ بۆیە من پێشنیاز دەکەم کە دەبێ ئەمریکاش هەوڵی خۆی بدا با بڵێن ڕۆڵی کاریگەر بگەڕێ و ئەرێی بگەڕێ نەک دەستێوەردان بکا لە بڕیارەکانی بۆیە مانەوەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا وەک هەرێمێکی سەقامگیر و دیموکراسی تا چەندە گرنگە بۆ ئەمریکا ئەگەر گرنگە کەواتە دەبێ ئەمریکا چی دیکە بکات بۆی ئەم سەقامگیری و ئارامی وەکو خۆی ناوی ناوە ئەم دوورگە ئارامە بمێنێتەوە بەو شێوەیە کە ئێستا هەیە لە ناوچە ئاڵۆزەکەدا ئەمریکا دەبێ بەڕوونی بیڵێ و پێناسەی بکە کە سیاسەتی عێراق چییە و سیاسەتی خۆی بەرامبەر عێراق چییە کاتێک کە من لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لە ئیدارە جیاوازەکان قسەم کردووە لە کاپیتال هیل
زۆر جار ناڕوونیەک هەیە بەرامبەر بە سیاسەتی عێراق ڕوون نییە بزانن چیەکەن چیان ئەوێ و ئەم ناڕوونیە لەوەی کە وەزارەتی دەرەوە سیاسەتی چییە و ئەوەی کە تەرجەمە ئەکرێت لەسەر ئەرزی واقع یەک ناگرنەوە بۆیە بە تێڕوانینی من دەبێ ئەم ئیدارەیە خۆی یەکلا بکاتەوە بەڕوونی بیەوێ بزانێ کە چی دەوێ و هەنگای و نەخشە ڕێگەی چیە بەرامبەر و استراتیژی چیە بەرامبەر بە عێراق بۆیە زۆر گرنگە ئەم پێناسەیە بکە بۆیە ئەمە شتێکە دەبێ هەردوو لا مەبەستم لە هەرێمی کوردستان عێراق و ئەمریکا ئەم نەخشە ڕێگەی و ئەم پێناسە ڕوونە دابنێن. زۆر باشە دەستخۆش خاتونی باڵێز ئێوە دەزانن و ئاگادارن لە هەرێمی کوردستان و بەرهێنانی و سەرمایە گوزاری ئەمریکی هەیە و دەتوانم بڵێم بە ژمارە گەر پێت بڵێم 11 کۆمپانیای بەرهێنانی نەوتی ئەمریکی لە هەرێمی کوردستان هەیە کەواتە ئەمریکا دەیەوێت ئەم وەبەرهێنانەی بەردەوام بێت ئەم بەرژەوەندی ئابووری خۆی لە هەرێمی کوردستان بپارێزێت و بەردەوام بێت کەواتە نابێت کارێک بکات بۆی ئەم کارە و ئەم بەرژەوەندی هاوبەشەی بەردەوام بێت بۆی ئەو مەترسیانە بڕەوێنێتەوانێت کە ئێستا هەر لای کۆمپانیاکان دروست بووە لەسەر هەرێمی کوردستان دروست بووە. ئەمریکا و حکوومەتی ئەمریکا زۆر خۆشحاڵە بەوە بەرهێنانی کۆمپانیەکانی لە هەرێمی کوردستان ئەمە شتێکە بەبێ دوو دڵی بەبێ گومان ئێمە هانی ئەدەین و دان بۆ دادەنێن کە بەهای هاوبەش و ئەولویەتی هاوبەش هەیە لە ناوچەکەدا و دەرفەت هەیە بۆی کە ئەم کۆمپانیەکان لەوێ پارەیەکیان دەست بکەوێت داهاتێکیان دەست بکەوێت و هاوکار بن لەوەی کە هەرێمی کوردستان و عێراق بەردەوا بن و ئابوووریەکی باشتریان هەبێ لەم تێڕوانیەوە ئەمە پێی دەڵێن هاوکێشەی براوە وین وین بۆیە بۆ بەرهێنانی کۆمپانیا ئەمریکەکان گرنگە و ئێمە پاڵپشتی و هاوکاری ئەو کۆمپانیانە دەکەین کە لەوێن و ئەو وڵاتانی کە کۆمپانیەکانی ئێمە کاریان تێدا دەکەین و لەگەڵ ئەو وڵاتە قسە دەکەین کە کۆمپانیەکانی ئێمەی تێدایە و ئەگەر زانیمان شتێکی نادبەرمەرانەیان بەرامبەر دەکرێت و بە گوێرەی یاسا ناوخۆی و خۆجێیەکانی ئەو وڵاتن نین و دژ و پێچەوانەی یاساکانن و لەوانەیە خاتونی باڵێز ئەمریکا دەستبەرداری عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە؟ نەخێت هیچ کات دەستی لە عێراق و ناوچەکە هەڵنەگرتووە و وەزیری دەرەوە بەڕوونی وتی با ڕاستکۆ بین لەبارەی ئەو دۆخەی کە ئێستا هەیە بەڕاستی کاتێکی زۆر ئاڵۆزە لە هەموو جیهان لە هەموو جیهان وە بە دیاریکراوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باڵێ لەو ناوچەیە هەر حکوومەتێک هەر دەوڵەتێک پێویستە وەکوتمان ئەمریکاش واتە تۆ شتێکەیە تۆ ناتوانانی لە جارێکە بە یەک جار چاوت بخەیتە سەر چەند شتێک بۆیە دەبێ سەرۆکی ئەمریکا و وەزیری دەرەوە چاویان بخەنە سەر چەند بابەتێک کە بەلایەنەوە گرنگە بۆیە بەدڵنیایە و بەرژەوەندی ئێمەیە کە هەرێمی کوردستان بە سەلامەتی بپارێزرێ و بەدڵنیاییەوە لە چوارچێوەی حکوومەتی عێراقدا بپارێزرێ ئێمە نامانەوێ ببینین کە موشەکە ڕاستی هەرێمی کوردستان دەکرێت و ئێمە باوەڕی تەواومان بە یەکگرتووی ئەو وڵاتە هەیە و ئێمە هەماهەنگیمان هەیە هەموو ئەم شتانە ڕاستن بەڵام توانای ئەمریکا بۆ ئەوی کە بتوانێت ئەولەویەت ڕیزبەندی بداتە لە نێوان دەکێشەتە ئەولەویەت بداتە چەندێکیان ئەمە پرسیارێکی دیکەیە و حکوومەتی هەرێمی کوردستان و مەبەستم لە حکوومەتی هەرێمی کوردستان نابێتە ئەولەویەت وەزیری دەرەوە ڕایگەیان کە ئەم هاوبەشی زۆر گرنگە لەگەڵ هەرێمی کوردستان و پێشوازیکردنێکی گەرم لە سەرۆک وەزیران بارزانی ئەمە دەسەلمێنێت کە چەندە هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا. دەستخۆش بەڕێز ئێلی گۆڵد هەوڵە دەم ئەمە دوا پرسیار بێ بۆ بەڕێستان کەواتە چاوەڕێی چ گۆڕانکاریەک لە سیاسەتی ئەمریکا بکەین لە بەرامبەر عێراقدا بەتایبەت کە بۆ خۆتان دەزان و ئاگادارن نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا؟
من پێم وا بێ ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێن دەبێت چاوەڕێیان بکەین بزانین کە چاویان لەسەر چییە و نەک تەنها لە کوردستان لە دەرەوەی کوردستان ئەوانەی کە لە دەرەوە کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان هەژمونیان هەیە ئێمە دەبێت چاوەڕە بکەین بزانین ئیدارەی بایدنە یاخود ئیدارەی دوای ئەوە کە چ گۆڕانکاریەک دەکا ئەنجا هەر کەسێک بێ ئەمە دەبێت چاومان لەسەر ئەمە بێ ئەو هەژمونەی کە لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا هەیە بزانین چی بەرامبەر دەکرێت و دەبێ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بەڕوونی سیاسەتی ئەمریکا هەموو کات بە ئاراستەی پشتیوانیکردن بۆ لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بووە و ئەمە بۆتە ئەولەویەت و کاری لە پێشینە بۆ ئەمریکا و ئێستا ئەم کاری لە پێشینەوە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە کە لە ڕێگەی بەغداوە بێ واتە پشتیوانی هەرێم لە ڕێگەی بەغداوە بێ نەک ڕاستەوە خۆ بێ بۆیە لەوانەیە ئیدارەیەکی دیکە یاخود لە گۆرە و گۆڕانکاریانی کە جەنابەت باست کرد ئەم سیاسەتە بگۆڕێ. سپاس بۆ هەریەک لە بەڕێزان جینا وێنستلی باڵۆز و سەرۆکی ئەنجومەنی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ویلایەتی ئۆهایۆ لەگەڵمان بووی هەروەها بەڕێز ئێلی گۆڵد سەرۆکی پەیمانگای گۆڵد بۆ استراتیژی نەتەوەیی سوپاسدانەکەم. باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشاد بوو.